لە هەرێمی کوردستان کەڵەشاخ و کرمی زەرو بەربڵاو و هەوڵاتیان بەکاری دەهێنن تاوەکو ئێستاش بە ڕوونی یەکلای نەکراوەتەوە کە ئایا لە ڕووی پزیشکیەوە دروستن یاخودنا. کەڵەشاخ ڕەنگە لەم سەردەمەدا زۆر باو بێ بەڵام چارەسەرێکی نوێ نییە، مێژوویکی زۆر کۆنی هەیە کە دەگەڕێتەوە بۆ کللتوری میسرە کۆنەکان و چینیەکان و ڕۆژهڵاتی ناوەڕاست و بەر لە 5,000 ساڵ پێشێستا. سڵاوتان لێ بێم کاتتان باش. هەندێک لە خەڵکی بۆ چارەسەری ێش و ئازارەکانیان پەنا بۆ کەڵەشاخ یاخ و کرمی زەرو دەبن. ئەمێ بپرسم ئەم پرۆسەیە چۆن ئەنجامەدرێ و چێنەوانەی پەنا بۆ ئەو چارەسەریە دەبن. وەزارەتی تەندروستی لایەنی پزیشکی تا چەنە لەگەڵ ئەو پرۆسەیەن کەەوە ئەنجام دەدرێ بۆ هاوڵاتیان دەبێت لەکوێ بکرێ. ئەو خەڵکانی کە دەیکەن ئەبێت چه شارەزاییەکیان هەبێ. هەندێک جا دەوترێت مەلا کەسانی ئاسایی کەسێکەی شارەزایەکی نییە لە کوچە لە کۆڵان لە ماڵەکان لە شوێنی لابەلاش ئەم جۆرە لە کەڵەشاخ دەکرێت. لایەنە زانستیەکە ئەپرسم دوجار لە بەرنامەیەکی بنکۆڵکاریە هەموو وردەکاریەکان بێواڵێن لەگەڵمان بن. تا ئێستا لە ڕووی زانستیەوە نەسەلمێنراوە یان بەڵگە سەلمێنەرەکان زۆر کەمن کەوا کەڵەشاخ چارەسەری ئازار بکات هەرچەندە هەندێک سوودی هەیە. کەڵەشاخ وەک جێگرەوەیەک بۆ بەکارهێنانی دەرمان بۆ چارەسەرکردنی چەند نەخۆشیەک بەکارهێنراوە. باکورتی و پوختی کەڵەشاخ بریتە لە دەرهێنانی خوێنی کۆبۆی ژێرپێست ئەو جۆرە خەڵتەیەی لە جەستە لە ڕێی هەندێک جۆری تایبەت لە کوب دەردەهێنرێ کە ڕاستەوخۆ لەسەر پێستی کەسەکە بۆ هەڵمژینی خوێن کوپەکە بەکاردێت. هاتوومەتە سنتەرێکی ئەنجامدانی کەڵەشاخ کەوا خاوەنەکەی سەرۆکی کۆمەڵەی ڕۆگناسانی کوردستانیشە. بەیانیەکی زووە. دوو کەس سەردانیان کردووە هەریەکە و بۆ کەمکردنەوەی ئازاری جۆرە نەخۆشیەک هاتوونەتە ئێرە. لە چەوری سەرجەرگم و لە ڤایرۆسی جەرگم تۆزێک یعنی شکوگومانم هەبوو دکتۆر بۆی کردم و لە خاڵی سیسێ بنیش بۆی کردم. الحەمدوللا ئێستا زۆر هەز دەکەم سەحەتم خۆشە و زۆر هەز بە یعنی مرتاحی دەکەم. بە بەردەوامی دەکەم نزیکەی 10 ساڵە یعنی کردومە. ئێستا کە پێشتر لەلایەنی کەسانی نەشارەزا کردومە. ئیتر ئەوانێک کە لە ماڵەوە دەیکەن یان ئەوانێک کە بەبێ پرۆفیشنال بن بەبێ ئەوەی کە ئینسانی ئەکادیمی بن ئەیکەن بەڵام هێستان تازە دکتۆر سەیری کرد شوێنی دیارە. هەرچەندە کۆمەڵەکەیان ناوی کۆمەڵی ڕۆگناسانە بەڵام مەرج و ڕێنمایی خۆیان هەیە بۆ کەسی ئەنجامدەری کەڵەشاخ. هەرچەندە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان دانی پێدا نانێ. مەرجەکان بریتین لە: 1. کەسی ئەنجامدەری کەڵەشاخ زانیاری و شارەزایی تەواوی هەبێ. 2. شارەزایی هەبێ لە فریاکەوتنی سەرەتاییدا و ئەگەر کارمەندی تەندروستی بێ باشترە. 3. ناسنامەی تەندروستی هەبێ بۆ سەلامەتی لە نەخۆشیە گوازراوەکان. 4. تەنیا خۆی لە شوێنی کارەکەیدا کەڵەشاخ ئەنجامدا و کارەکەی بە کەسی نەشیا و نەشارەزا نەسپێرێ. 5. بەردەوام بە ڕووپۆش و دەستکێشەوە کار بکە. 6. پەڕاوی تایبەتی هەبێ بۆ هەڵگرتنی زانیاریەکانی نەخۆش. 7. ئەو کەسێک کەڵەشاخ دەکا زێدەڕەوی نەکا و کاریتر نەکا وەک دەرمان فرۆشتن و دەرزی لێدان. 8. ئاگاداری حاڵەتەکانی پیر و منداڵ و دووگیان و نەخۆشیە درێژخایانە تایبەتەکان بێ. 9. ڕەچاوی وەرزەکانی ساڵ بکە و لە گەرمە و سەرمای زۆردا کەڵەشاخ بۆ کەس نەکا. 10. ڕووخۆش بێ و نهێنی نەخۆش بپارێزێ. 11. هەموو کات ئامادە بێ بۆ پشکنین و لێپرسینەوە و بەدۆداچوونی لایەنی بەرپرس. 12. بڕیە و پارەی لە نەخۆشی وەردەگرێ لە بەرامبەر کەڵەشاخدا پێویستە گونجاو بێ. ێژەی ئەنجامی بن هیچ فەحس و پشکنینێک نییە بێ پشتی پێ بەڵام کەسە خوێنی کەمە ئایا تووشی کێشەی ناکا پرسیاری دەکەینەوە پێشتر پرسیارەمان کردووە. جار وایش مەسەرەن کە کەسێک کە دەڵێ ئەم نەخۆشەمەی داوای فەحسی دەکەین فەحسی خوێنت بێنە ڕێژی خوێنت بێنە مەسەن ئەو فەحسێک کە پێویست مەسەن هەتا فەحسمان لایە مەسەن ئەوانەی کە بە چەوریەکانی خوێنەوە پاشان دەڵێن دووبارە بڕۆ کاتێککە بیکەوە مەسەن 4 ڕۆژ 5 ڕۆژ بۆ فەحسەکەت بکەوە. زۆر جار بخۆی ڕسمەکانمە بۆ دەنێری دەڵێن بەڵێ ئیسفادەم کردووە. زۆر جاریش بخۆی دەڵێت زۆر باش بووە. کوپی کەڵەشاخ تا چەند ئاساییە دابنرێ چەند دانا بەخۆی من بۆ خۆم جاری چۆن بڵێن تا 31 دانا وەکو دانیوە وەکو تێست نەک وەکو بڵێن نەخۆشی. تووشی گرفتی نەکردی هیچ مشکلە بە پێچەوانەوە. چکات جیاوازی کەڵەشاخکردن لەگە جیاوازی خوێندان ئەوەیە تو کە خوێن دەدەی خوێنێکی بە سوود و پڕ لە خۆراک و ئۆکسجینەوە دەدەی بۆ ئێکێکی تر کە بە پێویستی پێێتی. بەڵام لە کەڵەشاخدا پێ دەڵێن کەلیمەیەک بەکاردی لە ناو کەسی کۆمەڵک عشاعری دەڵێن خوێنی پیس نییە.
خەڵقی ناو خوێنە بەڵام هەز ناکەی هەندێک لە خەڵک هەیە لەو چەندامی خۆشتان بن تێکیان نابێ پرۆسەکە لە کۆڵانە لەلا بەلایە تەمانەت کەس هەیە بە ماتۆر بە دیلیڤەری ئامێرەکانی کەڵەشاغا باتە ماڵی کەسێکی دیکە و کەڵەشاخی بۆکە ئەمانە کێشە نین یان کەسانەکەن بە ناوی مەلاوە یان کەڵەشاخەکەن کێ ئیشی ئەوانە ئێمە وەکو کۆمەڵی ڕووناسانی کوردستان ڕێنماییمان هەیە ڕێنمایی یەکەمیان لە ڕێنمایی شوێنەکە تعلیماتی شوێنەکە ڕێنمایی لە تعلیماتی ئەو کەسێکی کەسەکە ئەنجامیدا سێمیان لە معلوماتی ئەوەی تعلیماتی ئەوەی کە ئەو شتانەی بەکاری دێت ئێستا مەسەڵەن ئێمە سەرچەفی توبلیمان بەکارێنەوە کەسانێک هەیە سفرەی خواردن بەکاردێنێت چکەگەرەوە بەکارهێنی ڕەنگە لە ڕێگەی ئەو بڕینەوە چەنەها ڤایرۆز نەقوازێتەوە بەڵێ یعنی ئەمە دەبێت لە خۆمان بترسین لە بۆی خوێن هۆکاری گواستنەوەی کۆمەڵێک بەدڵنیای لە سا 50 شوێنانی کەڵەشاخی تیاکرێت تەندروست نین بەڵێ لەگەڵ داینە ڕێنماییشمان داونێتێ بەڵام تۆ ئەگەر بڵێن ئێمە زیاتێکی تەرکیزی نین ئێمە کۆمەڵەیەکین بەس ئێمە دەتوانین بە تۆ بڵێم تۆ ئەوامە ڕێنمایی دەمێ بەڵام کردت نەتکرد ئەوەگە لە چاکی خۆتە تو جێبەجێت کرد هەر بەپێی مەرج و ڕێنماییەکانی کۆمەڵی ڕۆگناسان مەرجەکانی شوێنی کارکردن پێویستە یەک شوێنی کەڵەشاخ تایبەت بێ بۆ ئەو مەبەستە و کاری تری تێدا ئەنجام نەدرێ دوو ڕوبەری شوێنەکە لە 12 متر دووجا کەمتر نەبێ سێ زەوی و دیوارەکانی کاشی بێ و سەقفی کۆنکرێت بێ و جبسن بۆردیان پلاستیک بێ چوار ئاو ئاوڕۆی هەبێ و دەشۆری تێدا بێ پێنج دەرگا و پەنجەرە و جامخانەی گونجاوی هەبێ شەش هەواکێش و فێنەکەرە و گەرمکەرەوەی گونجاوی تێدا بێ حوت بێت یان کورسی تایبەتی تێدا بێ بۆ پاڵکەوتن و دانیشتنی نەخۆش هەشت ڕووناکی تێدا بێ بە تایبەتیشکی خۆر نابێ شوێنەکە ژێرزەمین بێ تا ئەم ساتش یەکتان نەگرتوۆ لەگە وەزارەتی تەندروستیە ڕێگە پێدانێکی ڕسمی نییە بۆ لێک تێناگەن ئێمە کتابمان کردو بۆ وەزیر کاتی خۆیدا ئێمە تعلیماتمان دەرکردووە ئێمە پرۆژە یاسامان ئامادە کردووە کەوا کەڵەشاخ ڕێک دەخاتەوە بەڵام ئێمە پێک پرسیارمان هەیە لە وەزارەتی تەندروستی بۆ خۆ بڕوانامەی ئێمە زۆر بەهێسترا ئەو بڕوانامە ئێمە وەرمان گرتووە کاتی خۆی پزیشکمان هێناوە لە دەرەوە لە ڕێی وەزارەت هێناومانە وەزیری تەندروستی تەوقیعی کردووە کە ئەو کەسە بێت پاشان شاهدەکانمان لە خارجی مسر سەفارەی عێراقی وەزارەتی دادی هەولێر خارجی هەرێم و هەندێکیان لە وەزارەتی تەندروستیمان بڕوا پێکراوە تەصدیق کراوە باشە بۆ شەهادەی من لە کەسێکی تاتۆ دەکات بەهێسترا شەهادەی من لە کەسێکی مەساز دەکات بەهێسترا بۆ ڕێوت بەوداوە بۆ ڕێمە منادەی قۆناغ بە قۆناغ لە شوێنە ئەکادمیەکان وەکو ئەمریکا وەکو بۆ نمونە ئەوروپا وەکو چین و وڵاتەکانی ئاسیا گرنگی پێدەن و بەردەوامن ئەو هەندێک وڵاتەیە ڕێنمایی بۆ دانەوە زەبتی کردووە و فەرعێکە لە ناو وەزارەتی تەندروستی دارەژراوە مەسەڵەن لە بەشی پزیشکی تەواوکاری طبی تەکمیلی بەشێکی پێدەکتێ بەشی کەڵەشاخ لە زۆر وڵاتدا هەیە لە دەوروبەری خۆمان تورکیا ئیمارات سعودیا ڕێگەپێدانی ڕسمی هەیە لە ڕووی پێداویستیەکانی پیشەکەەوە پێویستە ئەو کەسێک کەڵەشاخیان کرمی زەرو بەکار دێنێ یەک بە دەستگای نوێی کەڵەشاخ کار بکا کە یەک جار بەکار دێ و فرێدەدرێ دوو دەستکێش و کەمامە و شاش و لۆکە و شفرەی یەکجار بەکارهاتوو دیسپۆسەبڵ بەکاربهێنێ سێ پاکشکەراوەکانی وەک ئایۆدین و دیتۆڵ و سپیریتۆی هەبێ چوار کەوانتەریان ڕەفەیەکی هەبێ بۆ هەڵگرتنی کەرەسەکانی کەڵەشاخ پێنج دەستگای پێوانی فشاری خوێن و سەماع و گەرمی پێ و ترازوی خۆکێشان و شیکاری شەکری تێدا بێ شەش سەبەتەی خۆڵ کە بەردەوام نایلۆنی تێدا بێ هەبێت حوت لە ناوبردنی پاشماوەکان ئەگەر کرا بە سووتان یان ژێر خۆڵکردن بێ باشترە لەوەی بکرێتە پاشماوەی گشتیەوە کە مەترسی گەورەی هەیە ئێرە سنتەرێکی دیکەی ئەنجامدانی کەڵەشاخ و کرمی زەروە بەردەوام لە ناو دەرەوی شاری هەولێر نەخۆش و ئەو کەسانیشی تەنیا بۆ ئاسوودەیی جەستەیان پێویستیانە سەردانی دەکەن لێرە ئەوەی پارەی نەبێت دەتوانێت پارە نەدات و کارەکەی بۆ بکرێت من چەوری ژێر پێستم هەیە چەورێک بەڕادەیەکی زۆر چەند جارێک چون بۆ لای دکتۆر عیلازم وەرگرت کە عیلاجەکان هیچ جوابێکم وەرنەگرت بە بڵێن پرسکردن لە چەند برادرێک وتیان حەجامە باشە زۆر عیلازم بەکارهێنا ئیستفادە لێ نەکردم بەڕاستی ساڵانەش دەم کردیە ئەو عیلازم برن ئەو حێزامەم کردیە ساڵێ زارێکم کردیە زۆر استفادەم لێ کرد بەڕاستی لوشان و مێ لوژانە سەر شەقیقا زۆر بەسوودە بەڕاستی لاشەست زۆر خیانەکەت ماسوولەکانت خاو دەکاتەوە هەر لە کۆنەوە تا ئەم ساتە کەڵەشاخ بۆ چەندین کێشەی تەندروستی بەکار هاتووە لەوانە زیبکە لە هەرزەکاراندا شەلەلبوونی نیوەی ڕوخسار کێشەی خوێن وەک کەمی خوێن و هێمۆفیلیا هاوکردنی جومگەکان نەخۆشیەکانی ژنان بەرزی فشاری خوێن
سەرێشەی نیوەی سەر خەمۆکی هەناسەتەنگی بەهۆی ڕەبەوە کێشەی ئازارەکانی شان و مل و پشت بە گشتی. بەشێک لەو کەسانێکەوە شوێنێکیان داناوە ناوێن ناوە سنتەر یاخود نۆرینگە بۆ کەڵەشاخ یان بۆ کرمی زەر و هەشتێکی دیکە کە ئەنجامیەدەن بۆ پێی ڕێگە پێدانێکی فەرمی نییە تا ئێستا لە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانەوە زۆر جار تۆڕە کۆمەڵایەتەکان بەکارێنن بۆ منە سنتەری حاجی فلان شێخ فلان بۆ کەڵەشاخ و کرمی زەر و دکتۆر فلان هەڵبەتە کە من چاودێریەکەم کردەوە تەبعام کرد ئەوەی کە ناوی خۆی ناوە دکتۆر نییە بە فەرمی ڕەنگە یاریدەدەری پزیشک بێ ئەوەی کە شێخە لە بنەڕەتە ئیشی ئەو نییە ئەوەی کە حاجیە ڕەنگە ناوەکان بەکاربێنن بۆی خەڵکێک زیاتر قەناعەتیان پێ بکات دکتۆر سڵاو لێ بێت بەڕاستی چۆن لەو دۆخە ئاڕواری هەموو حاجی و شێخ و هەندێک جار بە ناوی مەلاو کەسی جیاوازی دیکە یان کەڵەشاخ بۆ خەڵکەکەن ئێتر لە هەر ژینگەیەکە بێ کە ئیکەن بینی ویشمانە قسەی تو چییە؟ بەخۆی کەلەشاخ چووکە مەسئلە با بڵێن بریندارکردن و خوێنە یعنی کە مەسەکە تۆ شوێنێک بریندارەکەی بەرکەوتەی هەوا دەبی بەرکەوتەی ئەو شوێنە دەبی جا بەڕاستی هەموو شوێنێکی با بڵێن کەلەشاخە ناو کەسێکیش ئی کەلەشاخکردنە چکە ئەو مەسئلە تەندروستی ئینسانە مەسئلە با بڵێن مەسەلەی خوێن و میکرۆبات و با بڵێن تەلەوث و ئەوەیە ئەگەر مەسەلەن لێرە پرسیارێک دروست دەبی دەرێ ئایا لە دێ زەمان و خەڵکە قەدیم کردوێتی ئەخر قەدیم ئەو قەیناکە زۆر پێشتریش لەبەرەوەی لەسەر سینەکان کردیان یەکەم جار بەڵام لێرە ئەوەیە ئایا سەردەمی خۆی وەکو سەردەمی سەر تەلەوثی هەبوو ئایا ئەوها ژینگە پیس بوو لە ڕووی ئەو هەموو بەکتریا و ڤایرۆسە هەبوو نەخێر نەبوو ژینگە پاکتر بوو خەڵکیش بەرگری لەشی زیاتر بوو ئێستا خەڵک بەرگری لەشی نییە لەوانەیە ئەدنا ڤایرۆس بچێتە لەشی لەوانەیە ئەو کەسە تووشی نەخۆشی تر بیتن جا لەبەرەوە بەڕاستی ئەو خەڵکە کە ئیش لەو بوارە دەکا بەڕاستی باش نییە لەبەرچی باش چکە پسپۆری خۆی نییە دەبێت کەسێک مەسەلەن ئەدناشت مەسەلەن لە پسپۆریی پزیشکی نێزیک بیتن چکۆ مەسەلە ئینسانە مەسەلە مرۆڤە ینی با بڵێن شتێکی ئاسایی نییە. بەشێک لە سنتەرەکان و دەرمانخانە میلی و گیاییەکان و ئەو شوێنانەی کەڵەشاخیان لێ دەکرێت لە جیاتی دەرهێنانی خوێن بە کەرەستەی تایبەت خوێن بە جۆرە کرمێک دەردەهێنن کە لە کوردەواری پێدەگوترێت زەرو بەشێک لەوانەی ئەم کرمە بەکاردەهێنن پێیان وایە لە کەڵەشاخ باشترە کرمی زەرو یان زالوو بە ئینگلیزیەکەی بە هیرۆدینیا ناسراوە سەر بە ڕەگەزی هەڵواسراوەکانە درێژیەکەیان لە نێوان 5 بۆ 20 سانتیمەترە دوو ئاڕاستی هەیە لای سەری کە خوێنی پێدەمژێ و سەرەکەی تری خۆی پێوە بەندەکە بەر لە هەزاران ساڵ بەمبەستی پزیشکی بۆ چارەسەر بەکار هاتووە زیاتر لە 6 هێندەی قەبارەی خۆی خوێن دەمژێ دەتوانێت 6 مانگ بێ خواردن بژێت کرمەکە نزیکەی 20 خولەک تانی و کاتژمێر خوێنەکە دەمژێ دواتر مادەیەکی تێدایە دەچێتە ناو خوێن و خوێنت شل دەکاتەوە کە هەندێک جار مەترسی خوێن بەربوون بە دوای خۆیدا دەهێنێت خاتونێک هاتۆتە ئەم شوێنە کە وەک خۆی دەڵێت چەند جۆرە نەخۆشیەکی هەیە لە پێشتریش سەردانی شێخ و مەلایشی کردو و دوعایشیان بۆ نووسیوە ئەمجارە پەنای هێناوەتە ئێرە بۆ ئەوەی لە ڕێگەی کرمی زەرو یان زالوو هەندێک لە ئازارەکانی کەم ببنەوە. پێشتر زۆر کێشەم هەبوو لەسرم لە دەمارەکانی سرم ڕۆژانە جاری وا بوو چەند جارێک لەوەش خۆچوون زۆر ژانە سەرێکی تریشم هەبوو بەهۆی ئەو ژانە سەرشەوە یعنی حتا دەرزی موسەکینەوانش هیچ کاری نەبوو چەند جارێک سەردانی دکتۆرم کرد عیلاجم وەرگرت ئاخرشت حەبیتیان دامێ ئەوەی کە پێی ئیسراحەتکەم هەر ئەوەندا هیچ شتێک نەبوو چوومە دەرەوەی کوردستانیش بە هەمان شێوە چەند شێخ و مەلایەتیشم کرد وەکیان ئاسەس لە ڕێ ئەوانە چارەسەرەبی بەوەش چارەسەر نەبوو هاتینە ئێرانە لە خوای بەزیاد الحەمدولیلا کە لە شاخی لە بۆ ئەنجامدا لەسرم لە ناوەندی سرم لەو تەنیشتانە بە هەمان شێوە کرمی زاڵ و شیلۆ بەکاری نام لە بۆ شەقیقەشم هەبوو دەماری دەستی شمەر هەمویان هەر 5 دەمارەکانی گیرا بوو دکتۆر مۆعیدیشی لە بۆ دانم کەەوە عملیات بکەم بەستەن کەسێک لە دەوروبەرم نەشتەرگەریان کردبوو چارەسەر نەبوو لەبەر ئەو زێروی لە بۆ دانم کاک دکتۆر و الحەمدولیلا ئێستا هیچ کێشەم نمایە شەوی وابوو تا بەیانی خەوم لێنە ئەکەوت لەبەر ژانی دەست و ژانی سرم ئێستا لە خوای بەزیاد الحەمدولیلا بە ئیسراحەت دەن و هەموو شەکان چارەسەر بوو. کرمی زەرو یان زالوو لە سەدەکانی ناوەندیش بە شێوەیەکی بەربڵاو لە ئەوروپا بڵاو بۆتەوە بۆ چارەسەر بەکار هاتووە بە تایبەت لە کاتی پێکان و کۆبوونەوەی خوێن پزیشکەکان بەکاریان هێناوە ئێستا لە بەشێک لە وڵاتانی جیهان بەمبەستی جوانکاری بەکاردێ بە تایبەت چاندنەوەی جەستە
مادەی هیرۆدینی تێدایە مەترسی لە دووبارە بەکارهێنانەوەی ئەو جۆرە کرما لە کەسێک بۆ یەکێکی دیکە زۆر زۆرە چونکە دەبێتە هۆی گواستنەوەی نەخۆشی بە تایبەت نەخۆشی مەترسیداری ئایدس. ئەو کرمە کۆمەڵێک جۆری هەیە و جۆرەکانی مەسەلەن ئێستا حالیان هەندێکیان لە رووسیان هەندێکیان تورکینە هەندێکیان ئێرانینە و لە کوردستانی خۆشمان هەن نرخەکانیشیان جیاوازە نرخەکانیشیان جیاوازە بۆ نمونە کرمی تورکی لە نێوان 3000 بۆ 5000 و کرمی ئێرانی لە نێوان 2000 بۆ 4000 ئێمە کە دەیکڕین بە جۆرەی باشی و خراپی کرمەکە بە جۆرەی درێژی و گەورەی و بچوکی کرمەکە بە جۆرەی ئەو شوێنێکە کرمەکەی لێ پەروەرش کرایە زۆر باشە پەروەرشتەکەش دوو جۆرمان هەیە پەروەرشێکمان هەیە وەکو داواجین بە خێوی ئەکەن پەروەرشێکمان هەیە ئیناو ئاوە ئیناو ئاوێکی طبیعیە جاران ئاویان لە کوردستانیش هەبووە بەڵێ قوربان لە کوردستانیش هەبووە لە زەڵکاوەکان لە گۆمەکان لە کانیاوەکانی کوردستان ئێستاش ماوە لە چێ حەسەنبەک و لە کۆمەڵک شوێنی کوردستانمان کە ئەو کرمە هەیە بەڵام لەبەر ئەوەی ماشاءالله کوردستانمان کانیاوەکانی هێدی و وشکە بیتن ئەو کرمەش کۆتایی وا پێ هاتووە لە کوردستان زۆر باشە ئەوترێت کرمی زەرو زۆر جار کەسەکان تووشی خوێنبەر بوو نەکات بەڵێ ئەمە گرفت نییە نەخێر گرفت نییە ئەگەر لێرە کەسێک لێرە تووشی خوێنبەر بوون بڵێ ئێمە جەناوتان کۆنتترۆلیەکەن کۆنتترۆلکردنەکەی زۆر ئاسانە دەبێت ئەو کەسێکەوە ئەو ئیشە دەکاتن سەراحەتەن دەبێت صاحب شەهادەیەکی ئەکادمی زانستی بێتن یان پیشەی بێتن یان کۆمەڵک خولی بینیبی لەسەر دەستی کۆمەڵک مامۆستا هەتاوەکو بتوانی زۆر بە ئاسانی خوێنبەربوونەکەی ڕابگرێتن چونکە ئەو مادەی کە دەخاتە یەک لەو مادانەی کە دەخات ئەنزیمانێک کە دەخاتە ناوجستەی مرۆڤ بریتیە لە ڤازەلۆتەر ڤازەلۆتەر چی دەکا خوێن شل ئەکاتەوە لە جیاتی ئەسپرین کو ئێستاکە ئێمە ئەسپرینمان هەیە بۆ خوێن شلکردنەوە بە هەمان شێوە ئەو کرمە ئەو مادەی دەخاتە ناوجستە خوێن شل ئەکاتەوە و دەمارەکان بەرین دەکاتن بۆیە کاتێک کە خوێنبەربوون دروست بوو زۆر ئاساییە حتا وەکو 12 سەعات خوێنی لەبەر بڕوە باشە ئەوترێت کەسانێکیان ئەم کرمی زەروە لە کەسێکەوە بۆ کەسی دومیش دانێن ئەمە گرفتی گەورە نییە ئەو خوێنی گەورەترین گرفتە و گەورەترین هەڵەیە بەڕاستی هەم لە ڕووگەی زانستی و هەم لە ڕووگەی شەرعیەوەش ئەبی یەک جار بەکاربێ دەبێت یەک جار بەکاربێ و ئەوانە دواتر لە ناوی ئەبەی بەچی بە مادەی کحول ئێمە لە ناو دبەیەکە دایدەنێن لە خوێتێتەوە دەکرێت خوێشی بەسەردا بکرێت دەکرێت مادەی کحولی بەسەردا بکرێت دەکرێت زەردەچەوەی بخرێتە سەری هەتاوەکو لە ناو بچی ناشکری ئێمە بەرەڵای بکەین چونکە احتیمالی هەیە ئەو خوێنێکە مژیوێتی کۆمەڵک ڤایرۆس و بەکتریای لە زجی خۆی هەڵگرتووە لەبەر ئەوە ئەو کرمە 22 مەعیدەی هەیە ئەو کرمە سێ دەدانی هەیە و هەروە ئەگەر پێکاتەکانی بۆ بەڕێزت باسی بکەم 22 مەعیدەی هەیە و دوو ئەندامی بەخۆی نێرە و مێشە دوو ئەندامی پیاوانەی هەیە 8 ئەندامی مێینەی هەیە بە درێژەی ئەم چەند ساڵە چەندین لێکۆڵینەوە و توێژینەوە ئەنجام درراوە بۆ دەستکەوتنی هەندێک بەڵکە و ڕاستی بۆ سەلماندنیەوەی کە تا چەند ئەنجامدانی کەڵەشاخ زانستی و دەکرێت لە ڕێگەی زانستیەوە ڕوون بکرێتەوە لە جیهاندا زیاتر لە 26,000 توێژینەوە لەسەر کەڵەشاخ کراوە لە هەرێمی کوردستان دوو بەکارهێنەر و ماستەرێک لەسەر کەڵەشاخ هاتووە دکتۆرێکی دەرمانساز دەبینم کەوا ماستەری لە کەڵەشاخدا هێناوە پشتی بە چەندین سەرچاوە بەستووە ئەو دەڵێت کەڵەشاخ بە دڵنیاییەوە ڕێگەیەکی زانستیە و هاوڵاتیان دەتوانن پشتی پێ بەستن باسەکە بەچی گەیشتون نەتیجە دەرەنجام گەیشتین بەوەی کە بەڵێ حیجامە یەکێک کەڵەشاخ یەکێک لەو دەرمانە کوردەواریانەیە کە چەندین ساڵە ئیشی کردووە لە ناو کۆمەلگای کوردەواری و ناکرێ بڵێ شتێکی نازانستیە زانستیە دەتوانی بڵێ ئیش دەکات ئیش دەکات بەڵێ ئەمە زانستیە و لە 100 خەڵک بیکات هیچ گرفتی نییە مامۆستاکەمان لە ڕۆژی مناقەشەوتی دکتۆر فەرهاد جەنابەت دەرگاکەت کردەوە دەبێت نەوەکانی دوای من تەواویکەن نەرەخنەم لێ بگرن بڵێن ئەو دەرگایکە کردەوە چەندێکی بکەینەوە چەندێکی نەکەینەوە زۆر باشە بۆ خۆت کەڵەشاخەکەی بەڵێ ساڵی چەند جار ساڵی بەهاران و پاییزان بەهاران و پاییزان بوو یان کاتە فێنەکەن ئەوە بۆ خۆم یانێ ئەوەی کە لە من دەپرسی بۆ خۆم لێکۆڵێنەوە کردووە لەو دوو کاتە باشە بەڵێ زۆر باشە بە ئەو بۆ خۆپاراستن بەڵام بۆ چارەسەر ئەوە کاتی دیاری نییە بە شێوەیەکی گشتی کەڵەشاخ مەترسیدار نییە بەڵام دەکرێم نیشارانەی هەبێ لەوانە سووتاندنی پێست بەهۆی گەرمی کوپی تایبەت بە کەڵەشاخەوە واگەم وێنانەی دەیبینن کەوا چەندین کەس تووشی گرفتی گەورە بوون کە بە هەڵە بۆیان ئەنجام درراوە بێگومان کۆمەڵە گرفتی دیکەشی هەیە لەوانە داهێزرانی جەستە سەرێشە گرژی ماسوولکە یان ئازاری ماسوولکە دڵ تێکەڵهاتن هاوکردنی پێست خوران یان پەڵا
ئەگەر کوپی تایبەتی کەڵەشاخ و کەلوپەلەکانی بە شێوەیەکی ڕاست پاکش نەکرێتەوە دوای ئەنجامدانی کەڵەشاخ خوێنی پێوە بێ ئەوە ئەگەری گواستنەوەی نەخۆشی هەیە لە ڕێگەی خوێنەوە وەک هەوکردنی جگەر لە جۆری CB. پسپۆڕێکی بواری هێماتۆلۆژی کە تایبەتە بە نەخۆشیەکانی خوێن لە نەخۆشخانی نانەکەلی دەبینم کەوا بە تەواوی دژە بە کەڵەشاخ و پێشمان دەڵێ بۆچی. ڕاستەکەی ئێمە وەکو پزیشک هیچ بنەمایەکی زانستی نابینی لە کەڵەشاخ هیچ جراساتێک نەکراوە لە هیچ شوێنێک لە وڵاتان کە بڵێ ئەو کەڵەشاخە ئیسفادی هەیە لە بۆ نەخۆشانە بۆ کەسێکی نۆرماڵ زیاتر با بڵێن بنەمایەکی دینی هەیە یان کەلتوری هەیە خەڵک بەکاری دێنێ بڕۆی وایە پیچاک بەڵام وەکو پزیشک بە نەخۆشی ناڵێن بڕۆ کەڵەشاخ بکە بۆ چارەسەر. باشە بە ئەزمموی ژیانی خۆت هەرگیزە جابت داوە؟ من خۆم کەسێکم 10 ساڵە تقریبان نەخۆشی شەقیقەم هەیە کە پێی دەناڵێنم و زۆر عیلاج زۆر دەگرم بەڵام چارەسەری نێ شەقیقە وەکو شتێکی ناچار وتم بە ئەو شتاقی بکەمەوە لە شوێنێکی ڕێگەیەش هەیە وتیان ئەو ڕێگەیەژێ خوێن مۆژ لەسەری بنەمای زانستیم نەبینی خۆم وەک پزیشکەک بەڵام وتم تاقی دەکەمەوە کەسێکی نزیکی خۆم دەیکا زۆر بە شێوەیەکی خاوێن دەیکات لە پێشچاوی خۆم شتەکانی بۆ کردبەوە دەرزێکی بەکارهێنا تقریبان مانگێک دەبێ کردومە تا ئێستا هیچ ئیسفادەیەکم لێ نەکردو بەڵکو هەستم کرد تۆزە خراپترش بووم. ئەمی ڕێگەی کەڵەشاخ ڕێگەیەکی باش نییە خەڵک بکە بە تەجربەی خۆم وا دەڵێم بە ئەزمموی ژیانی خۆت بە ئەزمموی ژیانی خۆ وە پێشمانەڵی کە زانستی نییە زانستیشی نییە مەزمن چۆن بڵێ ئازارێکی زۆر ناخۆش دەتانی بۆ خەڵکێکی زۆر کە قسان لەگەڵاکێ لێ بەڕاستی سوودم لێبینیوە ئەو شتە دەرونیە زیاتر ئەمە ژوا هەستەکەم زیاتر دەرونیە چکە زۆر نەخۆشی ئیستا هەیە بە دەرونی عیلاج دەکرێت یعنی دەتانی ڕێنمایەکی دەرونی نفسی بە نەخۆشەکە بدەیت تۆ دوو قسەی خۆشی بۆ بکەی شتێکی لە بۆ بکەی پێی باشە بێتەوە ئەیکەواتە با قسەی خۆشی بۆ بکەین و کەڵەشاخی بۆ نەکەین دەتانینەوەش بکەین بەشێکیان کە ئەیکەن یاریدەدەری پزیشکن هەندێکیان یاریدەدەری دەرمانسازن هەندێکی دیکەیان شارەزای چەندین ساڵان هەیە مەلایە بۆیان نییە بیکەن چکە تووکە دەرزی بەکاردێنی بۆ ئەو شوێنەوە ئەنەتۆمی لەشە پێستا ماسڵکەیە شریانە دەمارە چێناڵێت و ئەو شوێنی کە دەرزی لێ دەدەی شوێنێکی ترخی پێ خراپ دەکەی تو ئەنەتۆمی ئەو شوێنە دەزانی لە شانە لە ملا لە لای سەرە ئەنەتۆمی خۆی هەیە پێستا ماسڵکەیەشتا لەوانێ بەغەڵەت وا بکە شیرانێکی زۆر گەورە بتەقینە خێنی توش خوێن بەربوون بێ. لە زۆرێک لە وڵاتە پێشکەوتەکانی جیهان بە شێوەیەکی زانستی مامەڵە لەگەڵ کەڵەشاخ دەکرێت بە شێوەیەکی زانستی ڕێکخرا ڕێسا و یاسای خۆی هەیە بەڵام لە هەرێمی کوردستان بەهۆی نەبوونی ڕێنمایی و یاساوە نەتوانراوە ئەم بوارە ڕێک بخرێتەوە جۆرێک لە بێسەروبەری و فەوزا دروست بووە کەسانی ئاینی زۆر جارم کارە دەکەن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ما أنزل الله داء إلا وأنزل معه دواء هەر نەخۆشیەک هەبی خوای گەورە چارەسەریشی لە بۆ داناوە کەڵەشاخیش بابەتێکە ئێستا سیمایەکی جیهانی وەرگرتیە لە بۆ نمونە لە بەرلین سنتەری کەڵەشاخەیە لە ئەمریکا و ناشفیلد و کالیفۆرنیا سنتەری کەڵەشاخەیە لە وڵاتانی کەنداوی عەربی سنتەری کەڵەشاخەیە جێگای خۆیەتی وڵاتی ئێمەش ئیسیفادە لەو بابەتە بکەین ئیسیفادە لەو بابەتە بکەین کە ناوی لێندراوە ثێرەپی وەکو معلومی جەنابتانە ثێرەپی یعنی عیلاجی طبیعی عیلاجێکی طبیعی و جێگای خۆیەتی ئیسیفادەی لێ بکەین و لە سنەتیش ئاماژەی پێکرایە إن أفضل ما تداويتم به الحجامة باشترين شتێک ئێوە چارەسەری پێ دەکەن حیجامەیە وإن لبدنك عليك حق بەدەنی خۆشت یعنی پێویستی بەو چارەسەر هەیە کەڵەشاق لە پێش ئاینی پیرۆزی ئیسلامی شەر ئەنجام درراوە طبعا 3000 ساڵ ئیسلامە درێژی پێدراوە 3000 ساڵ پێش ئێستا مسریە کۆنەکان ئەو پیادەی ئەو عیلاجیان کردیە و لە سین لەو تاریخەش زۆر کۆنتر هەبووە. پرسیارەکەم مامۆسایانی ئاینی هەندێکیان خەریکن سەرقاڵن بە ئەنجامدانی کەڵەشاخ. مامۆستا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پرسیاری لێکرا دەربارەی چاندنی دارخورما و شێوازی دارخورما و متربەکردن فەرمووی ئەنتم ئەعلەم بئوموری دنیاکم ئێوە بابەتێک کە پەیوەندی بە دنیاوە هەیە پەیوەندی بە زراعەت و کشت و کاڵ و بابەتی زانستی ژیانی خۆتانەوە هەیە ئێوە لێی شارەزاترن ئەمە نایەمە ناو ئەو بابەتەی هەر مامۆستایەکی ئاینی هەر کەسێک هەر دکتۆرێک هەر کەسێک کە پەیوەست نەبوو بە بنەما زانستیەکان گوناحە دەستکاری ئەو ئیشە بکاتن لەبەر ئەوەی بابەتەکە خوێنە ئەتۆ دەستت دەچیتە ناو خوێن ئێلەوانەیە کارەساتی لێ دروست بیتن هەندێکیان هەیە کەمەڵی کەڵەشاخیان جارێکی دیکە شۆردۆتەوە بەکاریان هێنا کارەساتە مام ڤیدیۆمان بینیوە بەڕاستی کارەسات یعنی من هەز دەکەم
چەمچی کەڵەشاخ لە کوردستان چەمچی حیجامە کە پێی دەگوترێ کەپینگ فێراپی بە جۆرێک لە جۆرەکان غەدری لێکراوە لە نێوان دوو دەستەیەک هەڕەتی دەکاتەوە دەڵێ کەڵچی نییە دەستەیەکیش هەندەی بەکاردەینی و هەندەی لێ تێدا قۆڵ بوویتەوە بە هەموو شێوازێکی خراپ بەکاری دەهێنی. زۆربەی بەرپرسانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان دژن بە ئەنجامدانی کەڵەشاخ و بەکارهێنانی کرمی زەرو داوا دەکەن خەڵک پەنایی بۆ نەبن. ڕاوێژکارێکی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان کە تەنیا ئەو ڕاستپێراوە قسە لەسەر ئەم بابەتە بکە لە پێشتر و لە ناو بەرنامەیەکی بنکۆڵدا لەبارەی سەرە سروشتیەکان و هێنانی قاچاق و گرفتەکانیان ئاماژەیەکی پێدا بوو. بەڵام کە پەیوەندیم پێوە کردەوە وتی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە قسەی زۆری پێوتراوە ئێستا ئامادە نییە هیچ قسەیەک لەسەر بابەتی کەڵەشاخ و کرمی زەرو بکات. کو هەندێک ئایدۆی زۆر خراپکەتە ناو خەڵکەوە ئێستا بەکارهێنانی زەرو بۆ نەخۆشی خورانی جملەکانی ئێسک ئەوەی پێدەن کەڵەشاخ وەکایەت خۆی بە وەزارەتی تەندروستیش ئەوە قەدەغە کراوە. ئەو کەسانە چێن کە نابێت کەڵەشاخ ئەنجام بدەن. یەک ئەو کەسانی کە نەخۆشی خوێنیان هەیە وەک هێمۆفیلیا. دوو ئەو کەسانی کێشەیان هەیە لە مەینی خوێندا. سێ ئەوانەی کێشەی پێست وەک ئەگزیما یان دەردەسەدەفیان هەیە. چوار ئەوانەی کێشەی فێلێ هاتنیان هەیە کە نەخۆشیکی دەمار و مێشکە.